ئێمە دەبینین ئافرەتێکی نەخوێندەواری جاهیلی علمانی بۆگەنی و لە ڕۆژی ڕووناکەوە دێ لەسەر شاشە دەڵێ ئێمە چیمان داوە لە غەزای ئوحودا با تەعریبایەتی و مێژووی ئوحود بسڕینەوە لە خوێندنگاکانە یەکێکی ناشەرەزا بێ یەکێک نەزانێ لە فاتیحاوە تاوەکو ناس و فەلەق هەمووی لە قوتابخانەکانە فێری منداڵەکان و ڕۆڵەکانی ئێمە دەکرێت یعنی بە ڕوخساری ئەم جۆرە کەسانەوە دیارە قین لە دڵن داخ لە دڵن بەرامبەر بە ئیسلامەوە ئەجینە هیچ وڵاتێک نییە کەوە مێژووی تەنها خۆی بخوێنێ مێژووی وڵاتەکانی تر نەخوێندرێ مێژووی ئیسلام تاریخی ئیسلام لەبارەی ئیمان و ئیسلامەوە لە 249 زانکۆی جیهانە دەخوێندرێ هەتا بەریتانیا کە وڵاتێکی ئەوەندە پێشکەوتووە تەنها مێژووی خۆی ناخوێنێ مێژووی وڵاتەکانی تریش دەخوێنێ و مێژووی ئیسلامیش هەیە لە نێو زانکۆکانی وانە تۆیەکی داخ لە دڵی بۆگەنی و بەرامبەر بە ئیسلام وەڵات چیمان داوە لە ئوحوددا چیمان داوە با مێژووی کورد بخوێندرێ مێژووی براکوژی بخوێندرێ مێژووی ئەو هەموو تەفرەقیە و لەتلەتیە و پەتپەتیەکەوە ئەو هەموو دەردەسەریە و قوربەسەریە و بێکەزیە و کسۆڵی و شڕۆڵەی کە بەسەر ئەو میلەتەیەدا هاتووە ئەوە بخوێندرێ دواتر تۆ قسە بۆ میلەتێک دەکەی کە کۆمەلگاکەی موسڵمانە کە کۆمەلگاکەی ڕوو لە دینە کە کۆمەلگاکەی بە درێژایی زەمانەوە باوەشی داوە لە ئیمان و لە ئیسلام بەڵام ڕەدی ئەوانە بە جنێو نابێ برایانی خۆم ئێمە دەبینی خەڵکانێک جنێو دەدەن خەڵکێک هەیە جنێوی بەم جۆرە کەسانە تا ئێستا ئاگای لە غەزای ئوحود نییە نازانێ ئایا موسڵمانان سەرکەوتوو بوون یا خوشکەستیان هێناوە نازانێ ئەندازەی کافر و موسڵمانەکان چەند بووە و هەر نازانێ لە مەکە بوو یاخود لە مەدینە بووە باشترین وڵام بۆ ئەم دەم درێژانە وڵامی دەمشکێن ئەوەیە تۆ بچۆ خۆت لە سیرە و سونەتی پێغەمبەری خوا شارەزاکە صلی الله علیه وسلم غەزای ئوحود و بەدر و تەواوی غەزاکانی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بخوێنە بۆ ئەوەی لەسەر بەصیرەت بێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا کە پێشەوای ابن عباس لێی دەجێڕێتەوە ئیمامی طەبەرانی لە معجەم الکەبیر و ئەوسەط دەیهێنێ و ئەلبانیش بە صەحیحدا دەنێ وإمام أحمد لفضائل الصحابة وبما رواياتك لابن عباس رسول الله دفرمي صلى الله عليه وسلم من صب أصحابي فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين دفرمي هر كسي جنيو بياران مدا هر كسي جنيو بهاولك لهاولكان مدا أو لعنتي خواه ولعنتي ملائكة كان ولعنتي تواوي خلقي لسدا هم لعنتي خواه هم لعنتي ملائكة كان هم لعنتي تواوي خلق لسر أويا كواي يبجنوا بصحابي بيغمبري خو عبد صلى الله عليه وسلم إن جات شون خو والناس أجمعين بمطلقها وخو كافرانيش دقريتوا خو كسر دقريتوا كجني وكذا شون لعنتي هم خلقي لسر زانيان دلنيان أوتل لقيامتها أو كساني كوان نياري هاولاني بيغمبري خو أبونا صلى الله عليه وسلم خویان و دۆستانیان هەموویان لعنەت دەکەن لەو کەسانەی کەوا جنێویان بە سەحابە داوە و خۆشیان لعنەت دەکەن لە خۆیان یاخود ئەندامەکانی لاشەیان لە دنیایە لعنەتیان لێ دەکەن کاتێکەوە دەم درێژی دەکەن بەرامبەر سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم